ئازیزان لەگەڵتان بەردەوامین وچونە تەوەری یەکەمی بەرنامەکەمان میوانی ئەم تەورەمان دەنگێکە یان خاوەن دەنگێکە کە با کارەکانی بە بەرهەمەکانی سەلماندوێتی کە هونەر تەنیا بۆ ناو و ناوبانگ نییە بەڵکو پاراستنی ڕەسەنایەتیە. لە ئێستادا بۆ ئەم هەفتەیە گروپی میوزیکی حەبیبە نوێترین بەرهەمی خۆیان بڵاو کردەوە کە بەرهەمی بولبولی شەیدایە کە لە وتنەوەی مامۆستا کە جارێکی تر لە وتنەوەی مامۆستا زاهیر جەلالە کە ئەم گۆرانیە پێشتر لە ساڵی هەشتاکانە تۆمار کراوە بۆ یەکەم جار کە هونەرمەند زاهیر جەلال ئەم گۆرانی تۆمار کرد و ئێستا جارێکی تر هونەرمەند زاهیر جەلال لەگەڵ گروپی میوزیکی حەبیبە ئەم کارەیان با فۆرمێکی نوێ با فۆرمێکی جیاواز و با ستایلێکی جیاوازەوە جارێکی تر تۆمار کردەوە کە باش کەمێکی تر بینەری ئەم بەرهەمە بین. لە ئێستادا هونەرمەند زاهیر جەلال لە نێو ستۆری کورسات مەگەزین ئامادەی هەیە و باسێک لەم بەرهەمە و باسێک لە تەواوی کارەکانی خۆیەکات. کاک زاهیرجان سڵاو لەبێ و زۆر بەخێر بێت. زۆر سپاس بۆ ئێوە و سپاس بۆ میوانداریتان و سپاس بۆ کورساتی ئازیز. زۆر بەخێر بێت. خاوەن ئەزمونێکی دەوڵەمەند، خاوەن چەندین بەرهەم، خاوەن ئەوەی کە چەندین ساڵە خزمەت بە هونەری کوردیەکەیت. بەڵام چی وای کرد لەم قۆناغەیە بیر لەو بکەیتەوە دوای ماوەیەک دابڕان لەگەڵ گروپی میوزیکی حەبیبە ئەم کارە جارێکی تر تۆمار بکەنەوە؟ من سپاسانەکەم هەڵبەتە هۆکارێک هەیە بۆی کوڕا من کارە دووبارەکەمەوە. سپاس بۆ خوای گەورە لەسەر ئاواز پاکم نەکەوتەوە، ئاواز و هەنراوە زۆرە، بەس ئەوەی منی وا لێ کرد کە من ئەو کارە دووبارەکەمەوە لەبەرەوەی کە سەردەمی ڕژەمی بەعەس دوو گۆرانی هەبوو، هەردووشیم لە هەولێر تۆمار کرد لە ستیۆدیۆی ناس خاوەنی کاک ئەمجەد ئاسعەد مەجید وەفایەک بۆ ئەو پیاوە حەقی خۆی بم باسی بکەم. لەوێ تۆمارم کردووی ترکەیەمەوە سلێمانی بڵاویکەمەوە هاتمەوە سلێمانی بڵاویکەمەوە لە وەزارەی سەقافە دوو گۆرانی هەبوو وتیان مەمنوع بڵاو کرێتەوە. ئەو دوو گۆرانی چی بوون؟ ئەیشەمی شەوانی هونەرمەندی شەهیدی گۆڕون قادر کابان باشە لەگەڵ ئەم بولبولی شێدای کە گۆرانی بولبولی شەیدا هەردووش ئەو ئاوازی خۆم ئەویان هۆکاری چی بوو کاک زاهیر لەو کاتەیە کە ئەم دوو گۆرانیە بڵاوکردنەوەیان قەدەغە کرا؟ بەڵێ ئەگەر لێ پێشا باسیەوەی هونەرمەندی شەهید کەم بەڵێ ئەو لەبەرەوەی کەەوە ئەوتو بوویەوە ئەوتو بووی قادر کابانی شەهید وتو بووی وتیان نابێت ئەمە ئەو توێتی ممنوعە. وتم دەوتیان ئاوازی خۆشێتی، وتم نەخێر ئاوازی خۆی نییە، ئەوە تاقیقەکرا لە گۆرانی، ئەوە پرسیاری لە گۆرانی کرا، ئەوە لێکۆڵینەوە لەگەڵ هونەرمەندەکان ناکرا لە کاتێکە ئاوازی خۆشی بوو. ئاوازی خۆشی بوو. بەڵێ منیش پەیوەندیم بە مامۆستا کەریم کابانەوە کرد خوا عەفویانکە. وتم مامۆستا کەریم لەسەر ئاواز و شتا فەکم نەکەوتەوە، بەس من حەز دەکەم ئەو گۆرانە زیینگوم کەمەوە بە خەڵقی کوردستان بڵێم ئەو گۆرانی بێژە کووە، ئەو هونەرمەندە پایە بەرزە لەکوێیە بۆ کەس هەواڵی ناپرسێت. و پاشانیش بە خەڵق بڵم شاعیرەکە و شوێنجێگەی شاعیرەکە کە هەڵەبجەیە کوا ئەو شارە چی بەسەر هات، بۆ تەفرەت و ناکرا، بۆ کیمیاباران کرا، بە خەڵق بڵم. بەڵام من پێویستم بە ئیمزایەکی و نامێکی جەنابتە کە بڵێم ئاوازی خۆمە کە ببێتە ئاوازی مامۆستا کەریم کابان. بەڵێ باش لەسەرەوە موافەقەتیان بۆ کرد. باشە ئەیشەمی شەوان بڵاو کرایەوە. بەڵام بولبولی شەیدا سەبیحەخانی خێزانی کاک نەوزاد مەجیدی هونەرمەند ئەو شاید حاڵە کە ئانێ شاعرەکەی گوێ لێ بوو تی کاک زاهیر بۆ خاتی خوا تۆ ماڵی ئێمەش و خۆشت و خەڵقی ژێرانەکەی تۆ چۆنش لێراسە باسی ئەوواکەی بولبولی شێدا ماڵم وێرانە و دەربە دەرم و چیم و چیم و ئەی هەوارە و قەڵازێ داگیرا ئەوە هەڵەبجە وێران کرا ئێستا تۆ چۆن باسی شتواکی بۆ خاتی خواواز لەو گەرانە بێنە با ژیانت با گەنجیت و بژیت. منیش کە گوێم لە قسەکانی ئەو کەسە خۆشەویستانە بوو بە قسەم کردن و کۆڵم ماڵ و بولبولی شەیدایە. بەڵام ئەیشەمی شەوانەکە سوورم لەسەری کە ئەبێ بکرێ هەر بە ناڕەحەتی کرا. بەڵام ئیتر تۆزە چاوبستکردنەوەی تیا بوو تا موافقەتیان کرد. ئەم بولبولی شەیدایە ئەم بولبولی شەیدایە کە ئێستا بەڵام ئەیشەمی شەوانەکە تۆمارتان کردەوە. باڵێ ئەیشەمی شەوانەکە موافقەتی بۆ کرا، بولبولی شەیداکە بۆی نەکرا. ئەوەی کەوا لەگەڵ گروپی حەبیبە کردومانە ئەم بولبولی شەیدایە. باشە ئەیشەمی شەوانەکە بەجیا بوو. بولبولی شەیدا ئاوازەکەی هی خۆمە، هۆنراوەکەی هی مامۆسای پایەبەرز هێ منە، ڕۆحی شاد بێت لە ماوەشە یادی بوو، ڕۆحی سەلاح داودەش شاد بێت. ئەو گۆرانیە ئەو هۆنراوەیە کە هی مامۆسای هێ منە
من ساڵی 89 وتومە و حەزیشم کرد لەگەڵ گروپی حەبیبا کە دووبارەی کەمەوانەیە هەرچەند بە تۆنشتی ئەو کاتە نیە بەڵام توانیمانە بە دەست و پەنجەی و هونەرمەندە شارەزایانە و ئەو هونەرمەندە گەنجانە ئیشێکی جوان تۆمارکەین و پێشکەشیکەینەوە بە خەڵق و بە ڕێژکە و بواری هونەری کوردی بە حەزەکەم حەقی خۆم بم بۆ کەسانەش بەڵام کەمێک بینەری بەرهەمەکە بین و بگەڕینەوە دواتر باسی گروپی موزیکی حەبیبە و ویستم ناوەکان بهێنم ناوەکان بێنن ئاساییە با ببینی فەرموو لە ئێستا بە کەمێک بینەری بەرهەمەکە بین لەگەڵ بینەرانمانەوە ئەگەڕێنەوەتە. مني جاي بلبلي شيدا وكتوم مني جاي بلبلي شيدا وكتوم وهادورم لهلان وقلي خوم مني جوكتون كيسم شوق لسور مني جوكتون كيسم شوق لسور مني جلانك أملكرا وخابور مني جلانك أملكرا وخابور مني جاي بلبلي شيدا وكوتو وهدورم لهيلا نوغلي خو مني جاي بلبلي شيدا وكوتو وهدورم لهيلا نوغلي خو مني جوكتو لكي اسم شوقلي سور من جيلانك لكرا وخابور من جيلانك لكرا وخابور منيش بابر دلي بريجلوكم هەر بژیت و دەنگت نەرزێ مامۆستاگیان کارێکی زۆر جوان و زۆر تایبەتە. باسێکی گروپی موزیکی حەبیبە بکەین، باسێکی هەروەها CME سولی بکەین کە هاوکارت بوون لە دووبارە تۆمارکردنەوەی ئەم بەرهەمە. من لێرە سپاسیانەکەم بەڕاستی دەستیان ڕەنجینە و دەستیان خۆش بێت و سپاسی یەکە بە یەکەیانەکەم و ئەرکومان بووینیان کێشاوە. تاوان کاکشەوانی هونەرمەند کاکشەوان سەگرمە ئەو جارێکی ئەعدادی ئەو گۆرانی کردەوە و مۆسیقا شتەکەی و پاشان تۆمارکردنی دەنگیش هەر ئەو کردی و بۆیە حەزیشم کرد ئەم هۆنراوەیە دووبارە بکەمەوە. زمانی سەدام لە وەلاترچێ ئەوە بوو کە خەڵق هەمووی
ئاوارە بوو هەمووی دەربەدەر بوو بەدەست باسەوە بەڵێ ئەنفال بوو کیمیاباران بوو ئەعدامکردن بوو خەڵق نەیەزانین چی بکە ئیترەوە بک خەڵق هەڵە سا چە شاخ و چێ و ئەوە پێشمەرگە سەری خۆڵ گرت و منیش باور دەڵی بەرجێ ژەڵ و کەم دەمێلە و قولکە تاوێ لەو چلو کەم لە ئامێزی گەرم بێبەش کراوم وەکو تۆ تووشی ڕۆژ ڕەش کراوم خەڵق ڕایە کرد خەڵق لە ژیانێکی پڕ لە مەسا تا ژیا ئەیتر بۆیە جاتە قەدەغیان کرد و بۆی حەزم منیش دووباری کەمەوە لە بەرۆی بەڕاستی ئێستاش هەنێک کەس و کار هەیە لە هەندەرانیانەوانێ بۆ هەفتەیە بێمانیە بێ 10 ڕۆژ بێنەوە کە سێرەکەم وەزعی کوردستان هەروەکو خۆیەتی هەر نازانم ئەنۆ ئاشکال دەدەسەری جاری جاران دووبارە بۆ تەوانێ ئەویش هەڵەسە سەرەگەڕێتەوە کەواتە لە ئامێزی کوردستان بێبەش بوو ئەویش هەر بێبەشیە هەر دەربەدەریە خۆزگەوانە بووە ئەم وڵاتە ئاسوودەی بەخۆی ببینیان و هەچی ئەوان لەوێشن بگەڕانێتەوە بۆ کوردستان بە هەر حاڵ من لێرەوە زۆر سپاسی ئەو برادەرە خۆشەویستانە مەکەم گروپی موزیکی حەبیبە CME ئەوە سوولی بەڵێ ئەوە لە کە ئەو گۆرانیان بۆ توارەکردن هە شوێنێکی خۆشیانە بۆیان کرد ناوچەی دەکات شوێنێکی کاک شڤانی من حەزەکەم لێرەوە بڵم کاک سروش سالار بە کەمانچە و سەرپەرشتیاری گروپ ئەوە یەکێ لەو ئاسفانەیە کاک ڕێوان ئەحمەد بە سەنتور و بە قانون ئەو خۆشەویستانە کاک ئیبراهیم ئەحمەد بە ریتمی کوردی کاک داسان عوسمان ئەوش هەر بە ریتمی کوردی ئادەم ئەرکان بە زەرب ئەو خۆشەویستانە سەنگەر سالار باعود و کاک شڤانیش ئەوە خۆی بە چەلۆکە بوو لەگەڵ تۆمارکردنی دەنگەکە و وەنتاجکردنی دەنگ وە کاک هاودەنگ هەمەوەند هەستاوە بەکاری ڤیدیۆ کلیپکردنی ئەو گۆرانی و مۆنتاژکردنی لێرۆ جارێکی دەستخۆشی لە هەمویانەکەم و هیوای بەردەوامی و سەرکەوتنیان بۆ خوازم هیوادارم نمونەی ئەم هونەرمەندە جوانانە زۆر بن دەستان خۆش بێ و کارێکی زۆر جوان و کارێکی تایبەتە ئەوەش مابیر نەچی ئەمە بە ئای نەکراوە لێوا تۆمار کراوە لێوە شاوتراوە منستم پرسیاری ئەو بکەم گروپی موزیکی حەبیبە کە ئەم گۆرانیانە جارێکی تر تۆمارەکاتەوە بە شێوەیەکی ڕاستەوخۆ تۆمارەکاتەوە تۆماری دەنگ و وێنەکە بە یەکەوەی و بە شێوەی ڕاستەخۆ بێ ستۆدیۆ بێ ئای بێ مۆنتاژ باشە ئەکرێ بڵین ڕۆحەتی گۆرانیەکە لێرەیە زیندووترێکە ئەو شتێکی معلومە ئەلەوێ مباشیر ئەیڵێم لەگەڵ ئەحساسی هۆنراوەکە و ئاوازەکان باوەڕم پێ بکە یەک هەڵەیەکمان کرد لە کاتی مۆسیقا خواخوان بوو نەوەستن بۆ چوومە ناو گۆرانیەکەەوە چوومە ناو ئاوازەکەەوە چوومە ناو هۆنراوەکەەوە بۆ چۆن دەروێش ئاسا بە حەیحەی چوومە ناوی لەبەرەوە نەوەستام لێ بەڵام ئەم کارانی کە ئێستا ئەکرێت ئەم زیدێکی دەستکرد و پێش بەرنامەکە وتر لە چێچێکە کاتزایت ئێستا پێ دەڵێم ئای ئەمانە ناڵم خراپە ناڵم باشە ناڵم خراپە و ناژڵم خۆشە بەڵام وەکو میوەی بێت هەم وایە میوەیەک ڕنگ و بووی زۆر جوان بێت کاک زەید ئەتوانرێت سوودی لێ ببینڕێت تەواوی کارەکە بەڵێ ینی بە خزمەتیشی نازارم و خزمەتکردن نییە بەڵام خراپ نییە هەلوانێ کۆمەڵی گەنجی ئێستا حەزکن بۆ بابەتەی گوێرێ بگرن قەیچێکە با ئەوان لە زەوقی ئەوان نەگرین و با ڕەفاهەتی خۆیان ئەو ناکرێت کاک زەید لێرە بێت و گۆرانێکمان پێشکەش نەکات چیمان پێشکەش چاوت خۆش بێ چیت پێ خۆشە خۆت بادڵی بەڕێزە لەوانەی خۆم چیت ئەڵێ تۆ چیت پێ باش بێت ئێمە پێمان باشە من حەزەکەم خۆی یادی سەلاح داودە بوو خوافیکە بەڵام یادێکی مام لێ بکەین خۆی دەنگم هەر لەو ناچێ بەڵام پێم خۆشە ئەو هونەرمەندە مەزنانە هەمیشە بەسەرکەینەوە تاکەی دانیشم تاکەی ناکەم دەنگ تاکەی دانیشم تاکەی ناکەم دەنگ گام هەر فێرۆژ بووم مایەم بوو بە سەنگ گام هەر فێرۆژ بووم مایەم بوو بە سەنگ وەرە وارە
شەماڵ وارە ئەنی وارە شەماڵ وارە دەردی دڵەکەم بۆ یاربارە لە دەردی دڵەکەم یار بێخەبەرە لایە دەردی دڵەکەم یار بێخەبەرە هەر بژیت و دەنگت نەرزێ سپاس بۆ تۆ کە دەنگشکانی دەستە خۆش بێت یادی هونەرمەندان هەرسە بەسەر کەوتوی بێت کاک زاهیر ئەمە نوێترین بەرهەمی توێ کە بڵاوت کردەوە کەوتنەوەی گۆرانیکی خۆتە کە پێشتر تۆمان کراوە سا لەگەڵ گروپی موزیکی حەبیبەیە تۆمان کرایەوە چگە لەم بەرهەمە چ کارێکی تر هەیە تۆمارت کردبێ یان پلان هەبێت کە کاری تیا بکەیت زۆر شت هەیە لەسەر ئەم بەرهەمەش و ئەوەی کەش قسەی لەسەرکەمان هونەرمەندی بەڕێز و خۆشەویست هونەرمەندی ژەنیاری نەی کاک ڕزگار حەمەڕەوف لە شاری کەرکووکی قارەمانەوە پەیوەندی پێوە کرد و دەمێکێ بەڵام 3 مانگ زیاترە پەیوەندی پێوە کردم کە کارێکم بۆ بکات من زۆرم پێخۆش بوو بەبێ دوو دڵی ئاوازێکم بۆ نارد مۆزیکێکی باشی کردووە بۆم نردوو چێتەوە بۆم ئەوایە دەمەوێت تۆمارمان کردایە بەڵام ئەم شەڕ و شۆڕی ئەمریکا و ئێرانە هاو بەسەرا ئیتر نەمانتوانی دەنگەکەی بخێنە سەر بەڵام ئیشەڵڵا قەولمان هەیە لەم بینەی لەم ماوەی ئایندە ئەویش دەنگی بخێنە سەر و هیوادارم ئەویش کە لە هۆنراو ئاوازی خۆمە ئەویش پێشکەش بێ بە ڕێزکە و بواری هونەری کوردی و بە بینەر و بیستەرە ڕێزەکانی کورد هیواداری مەزووترین کاتکاری تیا بکەن و لە کورسات مەگەزینی شەوە بێگومان یەکەم وێزگە بێ کە بڵاوەکەینەوە و حەزم کرد لێرە ئاماژە بەش چێ بم تاوان دیە کچێکی کوڕی خوشکە زامە دیە لەگەڵ گروپەکەی کاکشەوان سەگرمایە باسی من کرابوو کە حەزەکات کاکشەوان هونەرمەندە کۆنەکان بەسەر کاتەوانە و ئیشی ئاوایان لەگەڵا بکە ئیتر دیە لەو کاتاوتوی مامۆستا شەوان من زاهیر جەلال خاڵمە ئای دەوڵاتی دەوە باشتر نابێ تر ژمارە تەلەفۆنەکەی لێ وەرگرت بوو کاکشەوان پەیوەندی پێوە کرد بوو ئەم بەرهەمی لێ دروست بوو ئەم بەرهەمە جوانە ئەم دانیشتە جوانی کورساتیشی لێ دروست بوو کورسات ماڵی هەمووانە و بێگومان لە خزمەتین کاک زاهیرجان کاک زاهیر بەڕێزت لە چاپێکوتێکە ساڵی 1970 ئەڵەیت کە من 40 گۆرانیم هەیە 40 گۆرانیم وتووە خۆتت هەیە و 16 لەو گۆرانیانە ئاوازی خۆتە باشە ئێستا کە ساڵی 2026 گۆرانیەکان ژمارەیان گەشتۆ بەچەند و لەو ژمارەیە چەند گۆرانیان ئاوازی خۆتە ئەگەر بە ژمارە لاتێ باوەڕێکی نازانم ئەمری خۆم چەند ساڵە ژوارە ناخوێنم ینی نزیکی نارزانی نزیکی نازانم بەڵام ئەوەنە بزانم خۆی لە 130 گۆرانی 120 گۆرانی 25 گۆرانی بەڵام زۆربەی زۆری ئاوازی خۆمە دوان بێجگە لە سرودەکان بێجگە لە سرود و مەقامات و لاوان نەو شتەکان کە کراوە ئەمە 120 گۆرانی خۆم ئەبێت بە گۆرانی هونەرمەندە بە ڕێزەکانەوە کەوتومنەتەوە و ئاوازی هونەرمەندانی ڕەفیقم کەیان متمێ و ئەوانی تر ئاوازەکانی خۆم بۆ و شعری شاعرە بەڕێزەکان بووە شاعرێکیش نەمناسی بێت دیوانەکەی مناسیەوە لە دیوانەکەیەوە هۆنراوەکەم وەرگرتە و خستە سەرەوە ئاوازە ئەوەشم بیر نەچێت من لێرەوە زۆر سوپاسی کاک سەرباز جەمالەکەم کە زۆر هاوکارم بوو لە دوای تیڤ مۆسیقای بابان یەکێ لە هونەرمەندانی کە یەک کاسێتی بۆ کردم ساڵی 1985 لەدای گۆرانی لەرزانە وی کردم دەستخۆشی لە یەکەم و چاوی مازەکەم و جاد یەکەم کەسیش بوو کە توانی لەناو ئۆرگا ئالەتی فێرکاری ئۆکۆردیۆن تێکەڵ کا بە گۆرانی کوردی ئەو کاتە 85 دەست خۆش بە کاک زاهیرجان زۆر خۆشحاڵ بووین سپاس بۆ تۆ سپاس بۆ ئامادەبوونت بەڵام بەرهەمێکی ترمان هەر ئەوێت یەک بەرهەمی ترمان ئەوێت ئازیزان لەگەڵمان بەردەوام بن لەگەڵمان بمێنەوە بەجێمان مەهێڵن دوای ئەم بەرهەمەی کاک زاهیر کە پێشکەشمانیەکات شوێکی کورد وەرەگرین و دواتر لەگەڵتان بەردەوام بین کاک زاهیرجان زۆر خۆشحاڵ بووین سپاس بۆ تۆ دووبارە زۆر بەخێر بیت بەرهەمێکی ترمان پێشکەشکەی بەرهەمەی تر ئەمان ئاوازی خۆمە بڵاو نەکراوەتەوە ئەوەی کە کاک ڕزگار حەمەڕۆ بۆی کردوم ئەوەتان پێشکەشەکەم کۆپلەیەکی بە خۆشحاڵیەوە ئاواز و هەنراوەکەشی خۆمە وتم بەسەر
ژیانی تایبەتی خۆمایە بەڵام کێکێک گوێی لێ بگرێت لەوانەیە یەکسەر بڵێ وەڵام بۆ منی جواب بوو بۆ منیش ئەگونجا و ئەو هۆنراوەیە تێکشکانێ لە جەستەمدا وا خەریکە ڕووەدا تێکشکانێ لە جەستەمدا وا خەریکە ڕووەدا تا فیلاوی و گەنجێتیشم وردە وردە بارەکە تا فیلاوی و گەنجێتیشم وردە وردە بارەکە ئەی لە عومری پڕ لە حەسرات ئێش و ئازاری ژیان ئای لە عومری پڕ لە حەسرات ئێش و ئازاری ژیان چۆن نەمامی لاوێتیمی پێش چرۆکردن شکان چۆن نەمامی لاوێتیمی پێش چرۆکردن شکان